لە شاری کەرکووکی خۆشەویست ئەمڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری ئیڤێنتی ڕاگەیانی دووەمین فستیڤاڵی شانۆی کەرکووکیان ڕاگەیاندووە. ئەم خولیان ناوە بەناوی هونەرمەند عەلی کەریمەوە لە ئەمڕۆ لەلایەن لیژنەکەەوە قسە باسکرا لەسەر سازکردنی دووەمین فستیڤاڵی شانۆی کەرکووک کە لەوێ سازەکرێتەوە. تێیدا بانگشتی زۆرێک لە گروپەکانی چوارپارچی کوردستان کراوە بۆ یەکەم جار لە ساڵی 2019 یەکەم خولی فستیڤاڵی خۆیان ساز کرد و تا ڕادێک لۆکاڵی بوو لەسەر ئاستی عێراق، بەڵام ئەم جارە بردوانەتە چوارپارچی کوردستان و زیاتر گروپە کوردیەکان کۆکەنەوە لەوێ نمایشی شانۆیەکانی خۆیانەکەن و تایدا ئەو نمایشانەی کە باشن دەستنیشانەکرێن و خەڵاتەکرێن و هەروەها ئاماژە بۆش کراوە کە ئەمە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پاڵپشتیەکرێت ئەم خولەی فستیڤاڵەکە و هەروەها ئەوەی کە تێدا گرنگە ناوناینی خولەکەیە بەناوی هونەرمەند عەلی کەریمەوە، ئەویش لە بەرامبەر ئەوەی کە هونەرمەند عەلی کەریم خزمەتێکی زۆری بە شاری کەرکووک کردو، داکۆکاری سەرسەخت بووە لە هونەری کەرکووک و بەتایبەت شانۆی شاری کەرکووک و هەمیشە لە پشتیان بۆ ئەزمموی کارەکانی خۆشی زیاتر لە 40 ساڵ لەم بوارەیە شاهیدی ئەوەن کە تا چەند خەمخۆر بۆ بە هونەری شاری کەرکووک و ئەم خولەشیان بەنای ئەم هونەرمەندە گەورەیەوە ناوناوە تا بتوانن خزمەتێک یاخود خزمەتێک بەناوی ئەو هونەرمەندە بکەن کە تا خۆشی لە ژیانە ماوە خۆشی لەوێ بەشداری بکاتووە ئامادەی هەبێ لە فستیڤاڵەکەیە. بە ئامادەبوونی لیژنەی باڵای فستیڤاڵ و هونەرمەندان و شانۆکارانی کەرکووک لە سەنتەری ڕۆشنبیری دووەمین فستیڤاڵی شانۆی کەرکووک خولی هونەرمەند عەلی کەریم ڕاگەیەنرا. خولی یەکەمی فستیڤاڵ لە ساڵی 2019 بەڕێوەچووەک ئاماژەیان پێکرد کە تا ڕادێک لۆکاڵی بوو بۆ ئەمساڵ هەر چوارپارچی کوردستان لە کەرکووک یەکەگرن و لە فستیڤاڵی شانۆی کەرکووک خولی هونەرمەند عەلی کەریم بەشدارە بن. ناونانی فستیڤاڵەکە بەناوی هونەرمەند عەلی کەریم ناوێکی دیاری ناو دنیای شانۆی کوردی و زیاتر لە 40 ساڵە خزمەتی بواری شانۆکات. هاوکات داکۆکیکارێکی سەرسەخت بووە لە کەرکووک و هونەری شانۆ لە کەرکووک.